چۆنێتی ڕێکەوتن لەوەی کەوا ئەم پێنج کەسە ئازاد بکرێن. دیارە بەداخۆ جێبەجێەکە وڵاتانی بۆ بەرگتن لە نێشاوی پەنابەدات بۆ مەترسی بەداخۆ لەسەر ژیانیان هەبوو بە چەند پەنابەت هەر بەنابەرەکە بە سەلامەتی ئێستا گەشتونەتە ناو شاری سلێمانی ڕێرە باش کەمێکی تر بگەنە ئێرە لە فیدراسیۆنی بەنابەران لە شاری سلێمانی پێشوازیان بێت. ولو رجعوا خليك زحمة وين مثلا نفرق الشارع ان شاء الله حتى خوشيات تواو بتماينا معي جان كتر دس برين سرا ترى أوابو لقاب زين أوابو بهيمتي جزام نجاني قوم عمالي أنا أوابي أويكا لا شوكترين بداسوني بقولوا إيه بدسخوشي بيكين كشكي دسخوشي لكاك علي جلالك حق زول أول قواتاك أمشوا كسعادة وبرد شورات دەستی لە مەبەرنە داوا لەگەڵ ئێمە بەوە بە یەکەوە بووین و بە پەیوەندی بە شەو بە ڕۆژ هەموو کاتێک زۆر سپاس یەکەن جێخۆیەتی زۆر سپاسی کاگە وەزان شەکەین کە بەدەماناتون بە هاوکاریان کردین سپاسی برادرانی دژەتیرۆر هێزە ئەمنیەکان و برادرانی ئەندام پەرلەمان کە بەدەماناتون زۆر سپاسیان نەگەین هاوکاریان کردین. هەستێت چییە خۆشتین هەستمە خۆشتنی هەستە ئێستا وەکو وایە تازە ئەم برای ئێمە لەدای بێتەوە باوەڕکە کە ئەو کاتە ئێمە بەتەمای نەمای لەوەتەی کە ڕۆیشتووە لەو شوێنە ماڵ ئێمە هەمووی شەو ڕۆژێک گریان بووە ناڕەحەتی بووە ئەمی شتەکە شتێکی ئەلحەق ئێستا شتێکی چاڕۆ نەکراوە ئێستا وەکو وایە بڵێ خەو بێت شتێکی زۆر زۆر خۆشە نازانین جا هەروەنە خۆش بەدەم وەسب ناکێت تەواو نابێت نازانی چۆن دەری بڕی زۆر سپاس بۆ ئێوەش مەمنون. فیدراسیۆنی پەنابەران کاکاری هەوڵێکی زۆری لەگەڵ کە بۆ ئەوەی ئێمە نەجاتمان بێت لەناو ئاگرا بەڕاستی بە سوپاسێک و دوو سوپاس و سێ سوپاس کۆتایی نایە وە جێگەی ڕێز و تەقدیرن دەستیان خۆش بێت مەمنون یاری سوپاسانەکەم.